عێراق و چارەنووسی پرۆژه بوو هەڵبژاردنەکانی عێراق لە شاری بەغداوە بەڕێ سەلیم شوشکەی ئەندامی پەرلەمانی عێراق لە فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی لەگەڵماندایە. مامۆستا سەلیم سڵاو لێبێ، چارەنووسی هەڵبژاردنەکانی عێراق چییە؟ ئەگەری دواخستن بەهێزە یاخود ئەنجامدانی لەوادەی دیاریکراوە؟ بەناوی خوای بەخشندەی میهرەبان، سڵاو و ڕێزمان بۆ تۆ کاک بەختیار و بۆ هەموو بینەرانی پەیام. لە ڕاستیدا ئەمڕۆ دانیشتنەکان گرژی و ئاڵۆزی زۆری تێکەوت و مناقەشەی سۆر و چڕوپڕ هەبوو. لە نەتیجەدا گەیشتنە و دەرەنجامەی کە بە دەنگدانێکی سڕی ئەم بابەتێک لای بکرێتەوە کە ڕۆژی پێشتر 150 بۆ 170 واژوو کۆکرابەوە. بەڵام شیعەکان ڕازی نەبوون کە بابەتی تەزیرکردن و دواخستنی انتخاباتەکانی عێراق و هەڵبژاردنەکانی عێراق لە ڕێگەی دەنگدانی نهێنیەوە بێت. بۆیە بڕیاریاندا کە دەبێت بە دەنگدانی ئاشکرا بێ و سونەکانیش و بەشێکی زۆری لە کوردەکان بە هەمان شێوە پێداگریان دەکرد کە دەبێت بە شێوەی نهێنی بێتاوەکو، چون بەشێکی زۆریش لە شیعەکان لەگەڵ دواخستنی هەڵبژاردنەکانی 2010 دەبوون. لە نەتیجەدا شیعەکان هۆڵی پەرلەمانیان بەجێهێش و دەنگدانەکە بڕێوە چوو کە ئایا ئەو دەنگدانە و ئەو دەنگانی کرد هەژمار کراون بۆی کە دەنگدان بە شێوەیەکی نهێنی بێت ڕاست و دروستن یاخۆت شتێکی بەجێ نەبووە. لە نەتیجەدا بە 123 دەنگ بۆ ئەوەی کە دەنگ دراکە دەنگدان بە شێوەیەکی نهێنی بەڕێوە بچێ و ڕێژەی یاسایی لە ناوهۆڵی پەرلەمان تێک چوو. بەو شێوەیە دانیشتنەکان بە ڕۆژی شەموو دواخرا. زۆر باشە مامۆستا سەلیم، بابەتی ئەوەی کە بە دەنگدانی نهێنی دەکرێت، بۆچی لە پەرلەمان پەلا دەبرێتە بەردەنگدانی نهێنی؟ لەبەر ئەوەی بەشێکی زۆر لە ئەندامانی پەرلەمان ئازاد نین لە بیرکردنەوەی خۆیان و لەژێر فشاری مەرجعیەت و کۆمەڵێک لەسەر کتلە و حیزبەکانی خۆیاندان و ئەوان فشاریان لەسەر دروست دەکەن. دەنا بەشێکی زۆر لە سونە و شیعە ئێستا قەناعەتیان وایە هەلومەرج گونجاو نییە بۆ هەڵبژاردنەکان لە عێراقدا، چونکە زۆربەی هەر زۆری ناوچە سونەکان وێران بوون و بەشێک لە ناوچە شیعەکانیشی گرتوتەوە و خەڵک تا ئێستا ئاوارەیە نەگەڕاوەتەوە ناوچەکان. حکومەت نەیتوانی و ئەمن و ئەمان بەو ناوچانە دابین بکە و بەشێکی زۆر تا ئێستا پێداویستیەکانی وەکو جنسیە و هەویە و ئەوانەی کە بۆ کاتی دەنگدان پێویستن هەمویان لە دەستداوە دەریان نەهێناوەتەوە و کۆمیسیۆن نەیشاردۆتەوە کە دەنگدان ئەم جارە لە عێراق ئەلکترۆنی دەبێت ڕاستەوخۆ، بەڵام ناتوانێت بۆ شارە سونیەکان لەو کتوپڕیەدا جێبەجێیکە. ئەوانە هەموو ئیشکالیاتی زۆر بوون. زۆر باشە مامۆستا، هەڵوێستی فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی بۆچوونی فراکسیۆن چییە لەسەر ئەنجامدانی هەڵبژاردنەکانیان ئەنجام نەدانی هەڵبژاردنەکان؟ کۆمەڵی ئیسلامی کوردستان وەک فراکسیۆن ئامادەسازی تەواوی هەیە بۆ هەڵبژاردنەکان و لەگەڵ هەڵبژاردنەکاندا چونکە هەڵبژاردن شتێکی دەستوری و یاساییە. بەڵام لە هەمانکانی پێشوت کوتلەکان دەڵێن سونەکان یان ئاوارەکان نەگەڕاونەوە شوێنەکانی خۆیان و زۆرێک لەگەڵی دانین، ینی مەدەم ئاوارەکان نەگەڕاونەوە خۆ ئەمە هەر باقیە. بۆچی ئێوە لەگەڵیدان؟ هۆکارەکەی چییە؟ ئێمە ناڵین لەگەڵیدان یاخود لەگەڵیدانین. ئێمە بە تەنها گەلێ بگەڕی قسەکەم تەواو بکەم، من دەڵێم ئێمە ئامادەسازی تەواومان هەیە بۆ هەڵبژاردنەکان وەکو فراکسیۆنی کۆمەڵ لە بەغدا ئامادەین هەر کاتێکا انتخابات بکرێ و بەشداری انتخابات و هەڵبژاردنەکان بکە وەکو فراکسیۆن. بەڵام لە هەمان کاتیشدا نایشارینەوە ئێمە پێمان وایە دەبێ عێراقێکی یەکگرتوو بێ و عێراقێک بێت جێگای هەموو مکەونات و پێکاتەکانی تێدا بێتەوە. عێراق نابێت بێڵین هێزێک زاڵ بێ بەستەر هێزەکانی دیکەدا. ئەگەر لە ئێستادا هەڵبژاردن لەو تەوقیتە و کاتەدا بکرێت بێگومان شیعە بە شێوەیەکی زۆر بەرچاو کورسیەکانی زیاد دەکاوە. کورسیەکانی کورد کە 65 کورسیە لە ئێستادا کەم دەبێتەوە بۆ 45 بۆ 50 کورسی و سونەکە بە هەمان شێوە لە ناوچەکاندا ناتوانن دەنگ بەدەستبێنن. بۆیە بە شێوەیەکی گشتی فکرەیەکی دیاریکرا و تایفەیەکی معەیەن دەست بەسەر عێراقدا دەگرێت و بۆ چوونەکانی خۆی فەرز دەکات. بۆیە ئێمە دەبێت بە ئینساف و بە وجدانەوە بە چاوی عەقڵ بڕوانینە ڕووداوەکانی ئەوڕۆی عێراق. بۆیە وەکو ئامادەسازی ئامادەین وەکو شێوەیەکی دەستوری بەڵێ دەستوریە، بەڵام لە هەمان کاتیشا پێمان باشە انتخابات بە شێوەیەکی ڕێکوپێک بکرێ و نەزیه بکرێت، چونکە ناوچەکانی مووسڵ و کەرکووک و هەتا دەگەڕێتەوە ئەمبار و دێتەوە ئەو ناوچانە هەموو تا ئێستا زیاتر لە 52 هێزی سەربازی موسەلەحی تێدان کە لە خارجی جەیشی عێراقن.
بۆیە ئاچۆن لە ژێر ئەو هێزانەدا هەڵبژارنەکان دەستورین، بەڵام دەستور بۆ کۆکردنەوە و بۆ تەبابوونی پێکاتەکانی ناو وڵاتێکە. لە کاتێکدا ئەگەر ئەم دەستورە بەندێکی دەستورەکەیان بەڕێوەچوونی هەڵبژاردن دەبێتە مایەی دابەشبوونی عێراق بە شێوەیەکی تائیفی، یان ئەوەی کە پێکاتەیەک دەنگی زیاتر بێنێ لەسەر حسابی پێکاتەکانی تر بەهۆی بارودۆخە ناجێگیرەکانەوە. کەواتە ئێستا ئەوە بکرێ باشترە یا نەکرێت؟ من ئەگەر تعبیر لە ڕەئی خۆم بدەم، من پێم وایە بە شێوەی دەستور، چونکە یەک مشکلەمان هەیە لە ڕووی دەستوریەوە ئینتخابات هیچ مەجالێکی تێدانە دەبێت لە تەوقیت و کاتی خۆیدا بکرێت. یعنی هیچ شتێک دانەندراوە، بەندێکی دەستوری و یاسایی دانەندراوە بۆی ئایا ئەگەر نەکرا لە عێراقا ئینتخابات بکرێ ئایا پەرلەمان بۆی هەیە تەمەنی خۆی درێژکاتەوە. ئێمە هیچ نەسێکمان نیە لەو بارەیەوە و محکەمەی ئیتیحادیش بێ هەڵوێستا و شیعەکانی عێراقیش کە دەزانن لەو هەڵبژارنەی ئێستادا مستەفید دەبن و دەنگی زۆرینە بەدەستێنن لەگەڵ بەڕێوەچوونی ئینتخاباتەکاندان. بۆیە من پێم وایە ئینتخابات لە ئێستادا ئەگەر بکرێت بە زیانی سونە و کورتەوە دەبێت بە شێوەیەکی گشتی. من باس لە حیزبێکی دیاریکراو ناکەم، لەوانە ناو حیزبەکانی هەرێمی کوردستان چەند حیزبێک زیانیان بە بەرژەوەندەکانی هەرێمی کوردستان گەیان دەبێ بەهۆی ئەوەی کە تاکڕەوانە تەعاملیان کردبێ، یان کۆمەڵک هەڵوێست و ڕەفتاری ئەوان، کۆمەڵک پرۆژەی نابەجێ ئەوان وەی کردبێ کە ئەو وەزعی گیان بێتە ئێستا. بەڵام ئایا دەبێت ئەوەمان لێ بکا کە ئێمە چاوپۆشی بکەین لە هەموو ئەو ناوچانەی کە ئێستا پێی دەڵێن ناوچەی کێشە لەسەر؟ ئایا چۆن دەتوانین ئێمە کە نزیکەی 15 بۆ 20 کورسی کورد هەیەی لە مەنتیقەی کێشە لەسەر، ئایا ئەوانە هەموو لە دەست دەچن یاخود بەشێکی کەمیان بەدەستێت و سونەکان نایشارنەوە کە ئێمە بە چ چاوە ڕوویەک داوا لە خەڵک بکەین، دەنگمان پێ بدەن لە کاتێکا کابرا لەبن خێوەتێکدایە یاخود لەنا کەلاوەیەکی خانوودایان نەمانتوانیوە تا ئێستا بیجێڕینەوە. بۆیە هەروە ئاسان نییە لە ئێستادا ئینتخاباتەکان فرسەتێکی کاوە هەناسەیەکی دیکە بدا بە خەڵکی عێراق و بە تایبەتی بەو ناوچانەی کە کێشیان تاوەکو بتوان دەندانێکی نەزیه و خاوێن بێت. بەڵام لە نوێترین بۆچوونی وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا سوورە لەسەر ئەوەی یان داوا دەکات لە کاتی خۆیدا هەڵبژارنەکان بەڕێوە بچن. شیعەکانیش لە عێراقدا کە ئێستا دەسەڵاتی زاڵن ئەوانیش لەگەڵ ئەوەدان کە بەڕێوە بچێت. پێدەچێ وڵاتانی ئیقلیمیش ڕئیان لەگەڵ ئەوەدا بێ بەڕێوە بچێ، کەواتە پێدوانیە دوجار ئەو ڕئیە سەردەگرێت لە بەرەوەی عێراق دوجار بەهۆی هاوپەیمانانەوە توانیوێتی لە شەڕێک ڕزگاری ببێیان توانیوێتی گرتارێکی گەورە لە کەڵ خۆی هکاتەوە. پێدوانەیە کە ئەمە سەردەکەوێت ئەم ڕێی بۆچوونە کە هەڵبژاردن بکرێ. بە پێیەوەی کە ئێمە ئەو ڕۆدیتمان لە دەنگدان ئەگەر زۆربەی هەرە زۆری ئەو شیعانەی کە نەهات بوون تا ئێستا بۆ ناوهۆڵی پەرلەمان و ماوەیەکی زۆرە غایب بوون، ئەوڕۆ هەمویان کۆ ببوونەوە، هەمویان بەیەکەوە هاتنە ژوور بە شێوەیە کە لە دوای خولی ئەو جارەی پەرلەمانەوە بۆ شێوەیە هۆڵی پەرلەمان قەڵەباڵغ و ئیزدیحامی تێدا دروست نەبوو. ئەوەش بێ دەچێت کە شیعەکان هەمویان لە ناو خۆیاندا یەکدەنگ بن لەسەرەوەی کە ئینتخابات لە کاتی خۆیدا بڕوە. بەڵام بەشێکی زۆر وەکو فەرد وەکو تاگ لە شیعەکان پێیان باشە ئینتخابات دوا بخرێ، بەڵام لەژێر پشاری سەرۆکتلەکانیاندا مەترسیان هەیە و دەترسێن و تووشی محاسەبە دەبن، بۆیە داوایان لێ دەکەن، چاوەدێریان دەکەن دێنە سەریان. پێم وایە ڕۆژی شەموو ئەو بابەتەیەک لای دەبێتەوە و ئەگەری ئەوەی هەیە کە ئینتخاباتەکان لە کات و تەوقیت خۆیدا بکرێت ئەگەر لە ماوەی ئەو شەو و ڕۆژەدا سونە و شیعە بێکەوە ئیتیفاق و ڕێکەوتنێک نەکەن، چونکە پێشتر بڕیارێک هەبوو کە شیعەکان لەگە سونەکان ڕێک بکەون بۆی کە 6 مانگی دیکە ئینتخابات درێژکەنەوە لە مقابلدا سونەکان دەنگ بە موازنەی 2018 بدەن بۆی تێپەڕێت. ئیتفاقێکی لەو شێوەیان لەبەردا هەبێت. سەبارەت مامۆستا سەبارەت بە پرۆژە یاسای بودجا چ ئەگەرێک لە پێشە ینی قسەی لەسەر دەکرێتە بەرنامەی کارەوە پەسەند دەکرێت پەسەند ناکرێت؟ سەبارەت بە بودجا ئێمە وەکو کوتلە کوردستانیەکان ئەلەو بابەتە هەمومان یەکدەنجین کە دەبێت حەق و پشتی هەرێمی کوردستان بۆ 170 بگەڕێتەوە. ئەگەر نەگەڕێتەوە ئێمە ئامادەی دانیشتەکان نابین و بایکۆتی هۆڵی پەرلەمان دەکەین و بایکۆتی دانیشتەکان دەکەین، لەوە زیاتر لە تواناماندا نەبێ و موقیفێکی سیاسی خۆمان وەردەگرین بەرامبەری. و من پێم وایە ئەو بابەتی موازنە تەنها کێشەی کوردیش نییە، سونەکانیش بە هەمان شێوە کێشەیان لەگەڵی هەیە کە تا ئێستا هیچ بڕەپارەیەک دیاری نەکراوە بۆ ئاوەدانکردنەوەی ناوچە وێرانەکان نیان کە لە شەڕی داعشدا وێران بوون و کوتلەیەکی گەورەی وەکو سەدریەکان و بەشێکی زۆری دیکە تا ئێستا ناڕازین لە موازنە، چونکە پێیان وایە
فشکی پترۆ دۆلار بۆ بەسرا دیاری نەکراوە و کاری پێ نەکراوە کە بەسرا لە ئێستادا بەشی هەرە زۆری نەوتی هەموو عێراق دابین دەکات. ئەو کێشانە هەیە ینی شیعەکانیش لە ناوخواندا کێشەی هەیە ئەگەری هەیە کە مەوزوعی موازنەکەتان بەڕێز مامۆستا سەلیم شوشکەی ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە شاری بەغداوە لەگەڵمان بووی زۆر سوپاس.